بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆدا باز لە ساڵیادی بنیادنانی سلێمانی دەکەین وە قسە لەسەرەوە دەکەین تا چەندێک سلێمانی لەلایەن حکوومەت یاریێم و دەسەڵاتدارانی سلێمانیشەوە ئاوری لێ دراوەتەوە بەمیان دەرێک لە بەرەزان ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس و بێستون محەممەد ساڵح پارێزەر سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسێدن. 234 ساڵ بەسەر دروستکردنی شاری سلێمانی لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە تێپەڕ بوو. ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە حکومەت یادەکەی نەکردەوە، بەڵام ئەمساڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بودجەیەکی تەرخان کرد بۆ ئەنجامدانی چەند چالاکیەک لە ساڵیادی دامەزراندنی سلێمانی و وا بڕیارە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. ڕۆژانی دواترە لە ماجدیمۆڵ فستیڤاڵێکی شێوەکاریمان هەیە کە برا عەرەبەکان هێناوانە لە سنتەری داروسەلام و لە سنتەرێک تری عەرەبیەوەی بە ماوەی 7 ڕۆژ بەردەوامە بێ ئەوی ژیانی. ڕۆژی ئەخیر ئێمە دوو پانەڵمان هەیە لە کافێنێتی ئەمنە سوورەکە. پانەڵێکیان سەبارەت بەوەی چۆن سلێمانی پێش بخرێەوە، چۆن گەشەی پێ بدرێت لەباری کللتوری ڕۆشنبیریەوە. پانەڵەکە تریشیان سەبارەت بەوەی کە چۆن ڕۆحێکی ڕەخنەگرانە پەرە پێ بدەین لە ڕۆژنامە و گۆڤارەکان و لە میدیاکانە بە شێوەیەکی گشتی. بەڵام بودجەکە ئێمە تەرخەمان کردەوە، من ژمارەکە بزەبت ئێستا لەبەردەستمان نییە، بەڵام بودجەیەکی زۆر متەواضع و کەم بوو، یعنی کە ڕێگانەکەی ئێمە کردوێتی. سلێمانی بەراورد لەگەڵ شارەکانی تردا مێژوویەکی دێرینی نییە، بەڵام خاوەنی کللتور و دابوو نەریتێکی دەوڵەمەندە. ناوەندی ڕۆشنبیری و پێگەیاندنی دەیان نووسەر و ڕۆناکبیر و شاعیری گەورە بووە و بە شاری هەڵمەت و قوربانی ناسراوە. هەمیشە قوربانی داوە لە پێناو ئازادی و سەربەستیدا. لە ساڵی 2013دا وەکو پایتەختی ڕۆشنبیری دەستنیشان کراوە. ناوەندیە کللتوریەکانیش شاهیدی ئەوە دەدەن سلێمانی کللتورێکی ڕەسەنی هەبووە. شاری سلێمانی شارێکە دڵگەورەیە، زۆر هەوراز و نشێوی بەسەر هاتووە، بەڵام لەبەر دڵگەورەی خۆی لێبوردەیەکی زۆری هەیە، بە تایبەتی ئەوانەی کە خەڵکی شاری سلێمانی. من لەم کەناڵی جەنابتانەوە داواکەم لە هەموو جیلی ئێستا و داهاتوومان کللتور و کەلەپوری خوان ئیهمال نەکەن، چونکم احترامم هەیە ئەگەر هاتوو ئیهمالیان کرد معنای ئەوەی سلێمانی خۆش ناوێ. لەو چالاکیانەی کە بۆ یادی دامەزراندنی سلێمانی بەڕێوە دەچێت، نمایشکردنی جلوبەرگی کوردی و خواردنە کوردەواریەکان و کاری دەستی دەبێت. بڕیاریشە لە ڕۆژانی ئایندا چەند سیمینارێک لەسەر مێژووی سلێمانی و ئەو قۆناغانەی بەسەر شارەکەدا تێپەڕیوە ساز بکرێت. سلێمانی جیاواز لە شارەکانی تر هەر لە سەرەتاوە بە پایتەختی دروستکراوە و لە مێژووی خۆشیدا هیچ دەسەڵاتێک نەیتوانیوە دەستەمۆی بکات و هەمیشە بە زیندوی ماوەتەوە. لە هەموو ڕاپەڕین و شۆڕشەکانیشدا خەڵکەکەی لە ریزی پێشەوە بوون. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کە گەنوەر بەخێر بەنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەرەوەی کە سلێمانی چی بۆ کراوە لە تایبەتمەندیەکانی سلێمانیەوە دەست پێ بکەین، ینی ئەو تایبەتمەندانەی کە سلێمانی جیا دەکاتەوە لە شارەکانی دیکە چییە؟ زۆر سپاس بۆ جەنابت و بە تەلەڤیزیۆنی پێیان. لە ڕاستی سلێمانی چەند تایبەتمەندێکی هەیە، ڕەنگە لە هەندێک شاری ترە نەبێ و ئەمە بە تەسەووری من هەندێک جار هەندێک لە خەڵک پێیان وایە جیاکاریە لە نێوان شارێک بۆ شارێک و هەندێک کەس پێیان وایە زیاد لە پێیز مبالغەی پێواکرێ، بەڵام لە واقعدا تەسەووری من ئەمە بە تەنها مەسەلەکە پەیوەندی نیە بە هەرێمی کوردستان لە نێوان سلێمانی و هەولێر، بەڵکو ئەمە مەسەلەن لە وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەڵمانیاش هەیە. مەسەلەن مقاتعەی بایر زۆر خۆی بە جیاوازتر دەزانێت لە مقاتعەکانی تر لە ئەڵمانیا. بۆ مەسەلەن نیوشن شارێکە ینی زۆر حسابی جیاوازەکە لەگەڵ فرانکفۆرت یا لەگەڵ بەرلین، ینی پیان وایە ئەوان خاوەنی ئەسلی ئەڵمانن، پیان وایە مەسەلەن ئیبداع و داهێنان لێوێ، پیان وایە زۆر شت. مەسەلەن سەوەری من وە نەبووتە مەسەلەن گرفتێکی گەورەش لە بەردەم ئەڵمانیا. باش بەس ئێستا بۆ ئێستا تایبەتمەندەکانی سلێمانی بەوە چوونی مەسەلەن یەکێ لە تایبەتمەندەکانی شاری سلێمانی چ لە ڕابردوو ئێستاش بە تەسەووری من ئێستا بە خۆ دەزانی سلێمانی لە یەکێک بووە لە شارەکە پێشکەوتەکانی کوردستان یا با بڵێم تەنانەت لە پارچەکانی تری کوردستانی ینی یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەی بە خۆ دەزانی ئەمە خاوەنی سێ کوچکی شێعری نالی و سالم و کوردیەوە بە دوایەوە گۆران و چەندین مەراحلی جیاواز ئەمڕێ و مەسەلەن ئەم شارە یەکەم جارشانی کوردی لەم شارەیە، ئەو مەسەلەن یەکەم نۆڤلێتی کوردی لێرەوە، یەکەم قوتابخانەی کچان لێرەوە،
دەستی پێ کردووە و زۆر لە زۆربەی مەسائلە فەرهەنگی و کللتوری و ڕۆشنبیری حەزاریەکان لە کوردستانە سلێمانی یەکەم بووە لە پێشی ئەوانەوە بووە سەوەری من ئەوە لە ڕابردووە و تا ئێساش تەئسیری لەسەر مەسەلەن ئەم شارە هەیەەوە لەم پێشکەوتنانە ئیبداع و داهێنانی کردووە لە ئێستاشە مەسەن یان با بڵێم تازە ئەگەر زۆر لەسەر ڕابردوو قسە نەکەین مەسەلەن لە دوای ڕاپەڕینەوە ببینە یەکەم تەلەڤیزیۆنی کوردی یەکەم مەسەلەن رادیۆ یەکەم ڕۆژنامە یەکەم سایتی ئەلەکترۆنی چ حیزبی چ ئەهلی مەسەن هەمووی لێرە دروست بوو یعنی مەسەلەن بۆ معلوماتی جەنابەت لە هەرێمی کوردستان 1200 کەناڵی ڕاگەیاندن هەبوو زۆربەی کەوت بۆ شاری سلێمانی ئەمانە مەسەلەن حیزبەکانی کابینی حیزبی ئۆپۆزیسیۆن و حیزبی تازە دروست بوو لێرەوە سەرڕادان ینی ئەمانە بەشێکی زۆری پەیوەندی هەیە بەو تایبەتمەندی کە فەزایەکی ئازاد و فەزایەکی با بڵم پلولالیست خۆڵقاوە و ئەتوانم بڵێم مۆزاییکێکی ناهۆمۆژینی ئەحزابی سیاسی هەیە لە ناو ئەم شارەیە و ئەمانە مەسەلەن لە شارێکی تراکەم ترەبینی و مەسەلەن ئەو میدیا ئەهلی کە لەم شارە سەر هەڵەدا دروزە بێ و مەسەلەن پاشەکشا کا پێشکەوتن بەخۆی بێ لەم شارە سەر هەڵەدا و مەسەلەن ئەحزابی ئۆپۆزیسیۆن هەموو ینی بەشێکی زۆری دیاردە تازەکان جا هەندێکیشیان لەوانەیە دیاردەیەک بن بەڕاستی نێگەتیڤ بن ینی مەسەلەن بەدڵی تۆ نەبن بەدڵی یەکێکی تر نەبن بەدڵی لایەنە بەڵام مەسەلەن زۆربەی ئەم دیاردانە لە سلێمانی و هەڵەدن تایبەتمەندی ئەم شاری هەڵگرتووە و زگەلەوەی کە مەسەلەن ئێستا لە مەجای شانۆ و سینەما و هونەر و ئەوانە یعنی پێشکەوتن وە میستم بڵێم یەکیان دیوە مەسەلەی فراهەمکردنی ئازادیە مەسەلەیەکیشان مەسەلەی چه ئازادی شخصیەکان و چه ئازادی سیاسیەکان و ئازادە کۆمەڵایەتەکان ئەمانە مەسەلەن سیفاتی ئەم شارەی پێ ناستێتەوە وە لە مەسائلی ژنان و مەسەلەی ئازادی ژنان و مەسەلەی ڕێکخراوی و کۆمەڵی مەدەنی و مەسەلەی فەرهەنگی و مەسەلەن دیقەت مەسەلەن ئەگەر ئامارێک لە بەردەستاوی ئێسان بۆ نمونە لە ساڵێکە ئەوەندەی کتێب مەسەلەن لە سلێمانی چاپەکرێ بەرامبەر دوو بەرابەرە لەگەڵ شارەکانی تری مەسەلەن کوردستان و مەسەلەن ئەو ڕۆژنامە گۆڤانانە لێرە دەرەچەند چەند بەرابەرە لەگەڵ ئەمانە تەسەوری من تایبەتمەندین بەڵام گرفتێک هەیە مەسەلەن زۆر جار ئەم پێشکەوتنانە و ئەم ئارقامانە زۆر جار خەڵک لە پارێزگایەکتری کوردستان مەسەلەن تاقیکردنەوەی خراپی بۆکە کە بە تەسەوری من ئەمە پێویستی بەوەیە مەسەلەن سلێمانی وەکو شاری وەکو پایتەختی ڕۆشنبیری بەم تایبەتمەندیانە ئەناسرێتەوە مەسەلەن هەولێریش وەکو شارێکی بازرگانی بناسی هەرەوەی کە لە بینی بۆ نمونە ئەستەمبوڵ و ئەنقەرە هەیە هەرەوەی کە مەسەلەن لە بینی بەرشەلۆنە و مەدریت هەیە لە ئیسپانیا هەریەکان تایبەتمەندێکی خۆی هەیە بەوە ناسراونەوە مەسەلەنیشیان مەسەلەن ئەستەمبوڵ شاری سیاحی و گەشت و گوزارە لە تورکیا و هەموو خەڵک قبوڵی کردووە و خەڵکی تورکیا هەمویان قبوڵیان کردووە و مەسەلەن ئەنقەرە دڵی دەوڵەتە شوێنی مەسەلەن گربوونەوەی دام و دەستگاکانی دەوڵەتە و مەسەلەن وا تەوزیعکراوە مەسەلەن لە بینی مەدرید و بەرشەلۆنە ئەم شارە وا تەوزیعکراوە تەسەوری من لە کوردستانیش پێویستی بە تێگەشتنی زۆرترە و ئەم شارە و تایبەتمەندی خۆی پێ بدرێت بڵێ ئەم شارە تایبەتمەندی خۆی پێ بدرێ و مەسەلەن وەکو حدەسێکا با بڵێم ڕووداوێکا با بڵێم مەسائلێکی تەبیعی سەیری بکرێن نەک مەسەلەن بێتە کێشە لە بینی مسەقفینی ئێرە و هەولێر یا دۆوەکو سلێمانی ینی پێیان وابێ سلێمانی خۆی جیاکاتەوە تایبەتمەندی بەتەسەوری من ئەو کللتوری تێگەیشتنە یا با بڵێم ئەو تێکەڵبوونە هێشتا پێویستی بە کاتی زۆر سپاس دەکەین کاک بێسم جەنابیشن بەخێر بێ سەبارەت بە یادی سلێمانی ئەمڕۆ یادی سلێمانی بوو بەڵام ئێمە بینیمە تەنها کۆمەڵێک چالاکی کات بەسەر بردن ینی تەرفی هەبوون هۆکارەکەی چی پێ دوایە باشترین یاد مەسەلەن بۆ ئەم شارە بکرێتەوە کە 234 ساڵ بەسەر بنیادنانیدا تێپەر دەبێت چییە؟ زۆر سپاس پێشکی داوای لێبوردنەکەم بۆی ئەو ڕێگەوبانەوە کە ئێستا خەریکی بەڕێوەبەتی هاتوچۆی سلێمانی ئێستا خەریکی شەقامەکان بە تایبەتی شەقامی شەخسیەکە بۆ هۆکاریەوەی کە دوا بکەوم لە ڕاستیدا ئەوەی مامۆستا باسی کرد بەشێکی بچکۆلن لە تایبەتمەندی ژینگەی شارستانی کە پێی ئەوترێ شار شار ئەگەر تعریفێکی بچکۆلی بۆ بکەی شار پێگاتووە لە کۆمەڵێ دانیشتوان لە ژینگەیەکی شارستانی مەدەنی دیموکراتیدا سیستەمێکی دیموکراسی کۆیان نەکاتەوانێ نەسیجێکی مجتەماعیتیا هەیە کە خەریکن بە تەلارسازی خەریکن بە بیناکردنی کارگەکان خەریکن بە بیناکردنی خوێندنگاکان خەریکن بەکردنەوەی زانکۆکان خەریکن بە لایەنی خزمەتگوزاری خەریکن بە لایەنی کاری تەندروستی و پیشەیی گەورە ئەگەر ئێمە بین باسی لەوە بکەین ئەو مەراسیمانەی کە ئەمڕۆ کراوە بۆ یادێکی
دیاری 234 ساڵی شاری سلێمانی لە ڕاستیدا ئەمانە جزئێکی زۆر بچکۆلن لە تایبەتمەندێتی و مقەوماتی شار. بیرمانە چ ئێمە سێ جۆر شارمانەیە، شاری بچووکمانەیە، شاری پیشەسازیمانەیە، شاری گەورەمانەیە. سلێمانی ئێستا ئەتوانین لە چوارچێوەی شاری بچووکە بیدۆزینەوەوانێ لە چوارچێوەی شاری بچووک مقەوماتەکەی وایە مقەوماتی پێکاتی شاری گەورە چیە پێکاتی شاری بچووک چیە؟ ئێستا هێنە سەرەوە تایبەتمەندێتی شار 5 تایبەتمەندێتی تایە یەکەمیان ئەبێت چڕی دانیشتوانی هەبێ، دووەمیان ئەبێت پیشەی گشتی هەبێ، مەسەن بۆ نمونە پیشەسازی هەبێ، وەبەرهێنانی هەبێت، بازرگانی هەبێ، وەزیفەی گشتی تیابێت، دام و دەستگا و کۆمپانیای کارکردنی مەدەنی و تایبەتمەندێتی تیابێ، سێمیان هەبێت ڕێگاوبان و هۆکارەکانی گواستنەوەی هەبێ، چوارەمیان هەبێت گرنگیتان و بە پراکتیزەکردنی حکومە قانونیەکانی هەبێ. ئەوەی کە سلێمانی کۆ کردوێتەوە ئەو مقەومەتانی سلێمانی تایە ئەتوانم بڵم لە 150 ئەم شتانە ینی نابینیتەوە. هۆکارەکان چین تایبەتە بە جۆری ئەوەی کە تۆ بەڕێوەبردن دەکەی یاخود دەسەڵات دەکەی یا حکمی هاوڵاتی بوون تەطبیقەکەی، تۆ خێڵ و بنەماڵە دەسەڵات دەگرێتە دەست یا دام و دەستگا و جهەتی تەنفیزی، تۆ بەرنگاربوونەوەی فەساد دەکەی یا لەگەڵ فەسادیت. لە ڕاستیە سلێمانی ئەو هەر لە ساڵی 22 کە یەکەم پایتەختی کوردستان بۆ دەوڵەتەکەی شێخی نەمر بووە، یەکەم ئاڵای کوردستانیژە لە سلێمانیا هەڵکراوە. ئەگەر بەراورد بکەین هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆ لە بنیادی شارستانیەتی و مەدەنیەتی شاری سلێمانیان نەکراوە بە پێچەوانەوە. ئێمە سلێمانی لە 6 گەڕەشی گەورە لە سەرەتایە لە 1984 کە بنیاد نراوە، دەرگەزێن بووە، ماڵکەنی بووە، جوولەکان بووە، سەرشەقام بووە، کانێسکان بووە، چوارباغ بووە. دیقەت بە شارەوانی ئەم شارە زۆربەی ئەم گەڕەکانی تێکداوە. بنیادی ئێستا ئەچی بە مەڵکەنیە کۆڵانەکانی جاران کە خۆتت تیا شاردەوە ڕۆی نازانی سەری کوێ و بنی کوێ، بۆ بە گەراجێکی گەورە، شار بۆ بە گەراجێکی گەورە لە ڕاستیە. مقەوماتی تیان نەماوە، ڕێگەوبانەکان پێم بڵێ ئێستا ئەم جیرە نازانی فولکەی ساروخەکە کامەیە، فولکەی دەستاڕەکە کامەیە، فولکەی تۆپەکە کامەیە، فولکەی گۆزەکان کامەیە. یعنی تۆ هاتووی مقەوماتی شارت بنیادەکەی تێکداوە لە ڕووی خزمەت گوزاریەوە. ململانەی سیاسی و هاویشتنی دەرهاویشتەکانی سیاسەتی سەرئاستی هەرێم هەمووی ڕووی کردوتە ئەم شارە. زۆربەی ئەحزابەکان ئەوانەی کە هەم ململانێ هەم ئەوەی چۆنێتی گرتنە دەستی دەسەڵات نەیانتوانیوە بە دیموکراسی ینی بە تەمسیلی دیموکراسەتی نسبی بکەن، یا ئەوە تا ئلزامن ئەبێ وابێت یا اختیاری نەبووە. بە تایبەتیش لە دوایەوەیەکیشەوە نزیکەی 8 پارێزگار ئەم شاری بردووە بەڕێوە کە حوتیان یەکێتی نیشتمانی کوردستان پارێزگارێکی دیاری کردووە، واتە یەک پارێزگاری دەبێت نزیکەی حوتیان ئەوان بردویانە بەڕێوە. هەموو ئەمانە کاریان نەکردووە لەسەر مقەوماتی شار. بە هەشتەمیشەوە نەیتوانیەوە مقەوماتی شار لەم شارا بدۆزێتەوانێ، چونکە نە ڕێگەوبان مەزبوطە، نە خزمەت گوزاریەکان هەیە، نە شارستانیت و مەدەنیەت و جۆری پراکتیزەکردنی حکومە قانونیەکان هەیە. ئەمەش کاردانەوەی ئەو سیستەمە سیاسەیە کە کاری کردووە لەم هەرێمەیە، کاری کردوتە سەر چۆنیەتی مقەوماتی شارەکان. بەڵێ سپاس دەکەم. کاگەنۆرە بە چوونی بەڕێزش سەبارەت بە میادانی پێدوایە بۆ ئەمڕۆ پرۆژەی مەسەلەن خزمەت گوزاری پرۆژەیەکی گرنگ پێشکەش بە دانیشتوانی شاری سلێمانی کرابە کە ئەمڕۆیادی بنیادنانیەتی؟ وەڵای لە ڕاستیە مەرز نییانی تۆ لەگەڵ هەر ساڵیادی یادکردنەوەی شارێک مەسەلەن شتێکی عجیب و غەریب بکرێ، بەڵام ئەوەی کە کاکبێستون وتی بەشێکی لەگەڵ یان مەسەلەن ئەم شارە پێویستی بەوە بوو کە مەسەلەن خزمەتی زۆرتر بکرێ و مەسەلەن چ ڕێگاوبانەکانی چ مەسەلەی ئەو پیشانەی ئەوێڵیان چەندە بە تەسەوەری من کاک بێسوون مەسەلەن دیقەت بەی لە سلێمانی مەسەلەن ئەوەی کە جەناب ناوێنەی پیشەی گشتی جاوانە مەسەلەن کارتێڵ یا کارگەی گەورە بن، مەسەلەن لە سلێمانی لەوانەیە بەراورد لەگەڵ عێراق و کوردستانیش لە هیچ پارێزگایەک مەسەلەن 5 کارگەی بەرهەمێنانی چیمەنتۆ نەبێ کە داهاتی ڕۆژانەیان لەوانەیە زیاترە لە ینی بە بۆچووی تۆ پێکاتی شارێکی گەورەی تێدایە پێداویستی و پێکاتی شارێکی مەسەلەن بەشێکی مەسەلەن ئەو کاکبێستنەوەی ڕاستە مەسەلەن شار و ڕێگاوبانەکانی سلێمانی پێویستی بەوە بوو. ئێستا مەسەلەن تازە ئەوەی پرۆژەی
100 متری بە دەوری سلێمانیا خەریکە چێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە قسەی بکبێسون تا ئەوە پێشتر بکرێت چکار مەسەلەن دانیشتوانی سلێمانی ئێسان نزیکەی 900 بۆ ملیۆنێک کەسە ئەمە زۆرە تەنها ناو شار بەڵێ تەنها ناو شار مەسەلەن ئەمە پێویستی بۆی ئەم ڕێگاوبانانە زۆرتر بکرێت فراوانتر بکرێت بەشێکی پەیوەندی بە تەسەوەری من بە کەم تەرخەمیەوە هەیە مەسەلەن لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بەشێک لەو گەڕەکانەی کە پێویست بوو ڕێگاوبانەکانی پێفراوان بکرێت هەمووی مەسەلەن قەرەویان وەرگرتووە کە حکوومەت ئەمانەنە هەل ماڵەکانیان لەو شوێنانە ماوە مەسەلەن کە ئەوە مەفروزە حکوومەت ئەوە بکا بە ڕێگاوبان و ئەو قەرەباڵغی کە هەیە ڕێشوێنی گونجایی بۆ بگرێتە بەر مەسەلەن ئەو جادەی سەتیە کە ئەو پێشتر جێبەجێ بکرێ و لەگەڵ ئەوەشان مەسەلەن زانی گرفتەکە بە تەسەوەری من پارادۆکسێک لەوە هەیە مەسەلەن ئەو قەرەباڵغی کە کاکبێسون باسیەکە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ڕێگاوبانەکان خراپ بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە ئەو هەموو ئۆتۆمبیلی دێتە ناو سلێمانیەوە پێویست بۆ ڕێوشوێنی بگرێت ئێستا پێم وایە نزیکەی 400 بۆ 450,000 ئۆتۆمبیل لە شاری سلێمانی هەیە ئەم ڕێگاوبانە مەسەلەن تەحمولی ئەمە مەسەلەن ئەمە پەیوەندی بە بزنسەوە هەیە بۆی قازانی زیاتر ئەوە بکرێنی بەڵام ئەوە پاسەوەکی گونجاوی ئۆتۆمبیل زۆرە بەڵێ لە هەموو نەخێر نابێ مەسەلەن خۆی بێ پێشتر ڕێگاوبانەکان کرێ بەڵام مەسەلەن ژمارە ئۆتۆمبیلی ژەبێت تهدید کرێ بۆ شارێک خۆ ناتوانانی تۆ مەسەلەن ملیۆنە سیارە بخرێ شارێکەوە کە مەسەلەن ملیۆنێک دانیشتوانێتی یعنی بۆ من لە شارێکی وەکو ئەڵمانیا ڕێژەی تەکسی محددە لەو شارەیە چەند بێەوە لە وڵاتەیە چەند بێ مەسەلەن ئەوە نی هەر کەس ویستی بێ بە شۆفێری تەکسی و تەکسی لێ بخڕێ قانونێک ئەمە بەڕێوە بە و مەسەلەن ویستم بڵێم مەسەلەن ئەو کارگەی بەرهێنانی چیمەنتۆ نزیکەی 4 بۆ 5 کارگە لە بازیان هەیە کە ئەمە بەشێکی زۆری پێداویستەکانی چیمەنتۆی عێراق و کوردستان لێرەوە دابینەکرێ یەک دوو کارگەی بەرهێنانی ئاسن هەیە مەسەلەن هەر لەو منتقەیە ومثلا بەسەدان داواژنی گەورە هەیە و مەسەلەن دەهان بۆ نمونە دووسێ کارگەی بەرهێنانی گەورە هەیە مەسەلەن ئێستا کارگەیەکی بەرهێنانی کارەبا مەسەلەن لەو منتقەی بازیان هەیە نەکەوتۆتە ئیش کاتوانە کارەبایەکی زۆری کوردستان دابینکە ئەهلیە بەڵام بە پێ و گرێبەسی کە لەگەڵ حکوومەتیانە پێم وایە ڕێک نەکەوتووە مەسەلەن لە بواری مەجای خانوبەرە و معماری پێشکەوتنی زۆر گەورەی بینیوە سلێمانی تۆ بڕۆ 10 ساڵ پێش ئێستا بزانە لەکوێ تۆ تەلارێکی 20 قاتی و 30 قات دەبینی ئەمانە بەشێکی بەسەوەری من پێشکەوتنی گەورەی بەخۆ بەڵام خەڵکی یاسای سوودی لێبین لەو تەلارە بەرزانیانی یاخود تەنها بۆ خەڵکی دۆڵەمەند و بازرگان سوودی لێ خێوانیە مەسەلەن خەڵکی ڕاستە خۆی خەڵکی زۆرتر خەڵکی دەوڵەمەند و بستمان سوودی خەڵکی ئاسایش سوودی وەرگرتووە مەسەلەن ئەو هەموو شوقەیەمی ئەگەر هەمووی خەڵکی دەوڵەمەند بێت کەواتە ینی وەزی خەڵکی سلێمانی باشە و لەگەڵەوەش مەسەلەن بەپێی ئەو دو ئامارەکانی پێش ئەم قەیرانی 2-3 ساڵی ڕابردوو سلێمانیەکی لە وڵاتانی کە ڕێژەی هەژاری زۆر لە خوارەوە بوو یەکەمین پارێزگا بوو کە مەسەلەن دەخلی فەر زۆر باش بوو لە چاو پارێزگاکانی شەڕی داعش و مەسەلەن ئەو قەیرانەی کە هات بەدوایە سلێمانی و بەشێکی زۆر لە شارەکانی عێراقی پاشخست و لە ڕووی ئارامیشەوە مەسەلەن سلێمانی و لەگەڵ پارێزگاکانی تری کوردستانی مەسەلەن ئارامی زۆری تایە یعنی یەکێکە لە مقاومەتەکانی شار و یەکێکە لەوانەی لە تایبەت ڕەنگی خەڵک سەیڕژ بکەبوونم لە کاتی ناڕەزایەتی بە چەکیش وەڵامی خەڵک دراوەتەوە خەڵکیش مەسەلەن شەید کراوە یعنی مەسەلەن لە ئەمە مەسەلەن ڕووداوێکی هیوادارم کە دووبارە نەبێتەوە ڕووداوێکە من لەگەڵی نیم مەسەلەن بەڵام ئەمە مەسەلەن لە پاریسیش ئەم شتانە ڕووەدا جاری وایە مەسەلەن کوشتنی خەڵک لەسەر داواکاری خۆی لە پاریسی شەیە من ناڵم مەسەلەن کوشتن بەڵام تۆ بتەوێ لە سلێمانی و لە هەولێر و کوردستان مەسەلەن خۆپیشاندان بێ و خەڵک نەبێتە قوربانی ئەوانە بە تەسەووری من هێشتا بۆ کۆمەڵی ناکرێت لێرە خۆپیشاندانکە و خەڵک نەکوژرێت پێم وانێ ئێستا مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروستی نەکردووە و مەسەلەن ئەمە پێویستی بە هوشیاری زۆرتر پێویستە مەسەلەن نەک تۆ مەسەلەن باسی کوشتن مەکەین من باس چەندین جا قسەمان لەسەرەوەی مەسەلەن بۆچی مەسەلەن لە خۆپیشاندانێکە لە کاتی هەڵمەشی هەڵبژاردنە ڕۆژنامە نووسڵیەتی خۆمە مەسەلەن حاڵی ئەمە پێویستی بە بەردەوامبوون هەیە و ئەمە گرنگترین خاڵ سەوری من لەم مۆزوعە ئێمە مەسەلە پەیوەندی هەیە بە هوشیاریەوە و پەیوەندی هەیە مەسەلەن بە کولتوری لێبوردنەوە و مەسەلەن بە وای خەڵکەوە و مەسەلەن بە چاکسازی و کاکبێسون لە دامو دەستگا سپاس کاک بێسون پێ دووە سلێمانی شارێکی پراوس خراوە نێگەر پراوس خراوە کێ بەرپرسیارایە حکوومەتی هەرێم یاخود مەسەلەن حیزبی فەرمانڕەوا لێرە ینی پراوس خراوە لە چاو مەسەلەن شوێنەکانی تر لە ڕووی خزمەت گوزاریە تۆ سێریکە نمونەیەکی بچووک بینەوە تەنمی ئەقالیم هەیە بەڵێ نمونەیەکی بچکۆلە تەنمی ئەقالیم لە بودجێ عێراقا هەیە بۆ هەموو محافەزەکان بەشی ئەم شارە تەنمی ئەقالیمی بۆ هاتووە مەسەل بۆ نمونەیەکی لەو داوایانە بە نمونەی هێنمەوە على سەبیلی میسال من خۆم داوایەکم لەلایە نزیکەی لەو تەنمی ئەقالیمە بۆ پرۆژەیەک نزیکەی ملیارێک و 350 ملیۆن دۆلار بۆ دوو شوێنی یاری تۆپی پێ کە
بەڕاستیەکەی ئەو پارەیە بدرێ بەیەکی چۆکو من کە من کە پیاوێکی قانونیم و ینی لە ڕووی مقاولات و ئەمانەوە لەوانەیە شتێکی یاکەزایی بزانم نەک دو یاریگا دە یاریگای وای تیا دروست دەکەم ئەو کۆمپانیایی کە کردوێتی حیزبیە ئەو لایەنی کە یاوێتی دەسەڵاتی حیزبی بووە و لە جهەی تەنفیزیا بووە واتە ئێمە قەیرانی چیمانەیە قەیرانی ئیدارەدانمانەیە ینی قەیرانی پارەمان نیە لە قەیرانی پارە نییە مشکلی قەیرانی پارە نیە خزمەتگوزاری پەیوەندی بە کەمی پارەوە نیە ئەگەر هەبێت لەم شارێ نەخێ پارە لە کوردستان و لە عێراقا ئێمە گەورەترین وڵاتی فەسادین بالمناسبە 169مین وڵاتی فەسادین لە 180 وڵاتی دنیا یاریمیش بەشێکە لەو تەسەوور کە دوێنە شەو بەڵێ هەرێم جزێکە لە عێراق یعنی تۆ قابلی مناقەشە نییە تصور کە مدیری مەصرفی بانکی ڕافدێن هاتووە زۆر بە ئاسایی باسیەوە کاڵێ 7 ملیار دینار لە ئاوا غەرق بوو یعنی قیمەی فەساد گەیشتوتە ئەم وڵاتە لە نزیکەی 15 ساڵە لە عێراقا زیاتر لە 1000 ملیار دینار بە هەدەر دراوە و سپیکراوەتەوە و دیار نییە ئێستا ئەو حیزبانی کە ئێستا لە هەم لە پەرلەمانی عێراقان هەم لە پەرلەمانی کوردستانان بەداخەوە حیزبی بەرنامە نین بە دەلیلی چی؟ بۆ نمونە پارێزگای سلێمانی یەک پارێزگارم پێ بڵێ قانونی تەواو کرد بێ و کۆلێژی ئیداری تەواو کرد بێ باشە بەڵام پرسیار دەکەم بۆچی پێویستە پارێزگار ینی قانون تەواو بکەیانی بۆچی پێویستە چونکە قانون یەکێ لە مقەوماتی شار تەطبیقکردنی ئەحکامی قانونە کە تۆ پیاوێکی قانونی نەبوویت لە شوێنێکی سەرۆکی وحدەی ئیداری بی هەمیشە لە هەڵەیایت هەمیشە ئەوانەی دەوروبەر کە ڕاوێژکارتن ئەگەر قانونی بن باڵەتە ئەبن لەبەرەوەی لە قانون نازانی لە ئیدارەدان نازانی چونکە ئیدارە بەشێکە لە قانون یعنی پێ دوای ئەو هەشت پارێزگاری کە بەرەزوتر لە 92 تا ئێستا هیچ لە قانون نازانن نەخێریش لە قانون نازان هیچیشیان قانونی نەبوون هەموو حیزب هەڵی بژاردون هەموو دەنگی خەڵک سەرۆکی لیست بوون حیزبەکانیان هەڵیان بژاردون دەنگیان هێناوە بە حکمی ئەوە بوون بەوە لەبەرەوە مەسەلەی سەرۆکی وحدەی ئیداری سەیری کە هەر دەوڵەتی عێراقی هەر لە دروستبوونیەوە گرنگێکی گەورەی بە پارێزگار داوە بۆ چونکە وتمان ڕووی پێشکەوتنی شارستانیەتی هەر دەوڵەتێک بە شارەکانیەوە دیارە من مامۆسایەکمان نەبوو لە ئینگلیزی پێوتین بە دەورەیە چوو بوو بۆ بەریتانیا چوو بووی وتی زۆر باسی شارەکەمم کردم شارەکەم من کوردم و من لە کوردستان و سەرۆکەکەم ئەمەوە و فڵانمەوە و حیزبەکەمەوە وتی ئەم شتانە هەمووی تەواوە بەس پێم بڵێ ئێوە زانکۆتان هەیە تەمانەوە سەردەمی بەعز بوو تیوەڵا من جۆستان وتم یەک زانکۆمان هەبوو زانکۆکە ڕاگێزرا وتی دێتەوە باسم بۆ مەکە مێشکی من بر سعاتێک لە کاتەکەمە گرت ئەڵێ شار کەواتە تۆ ڕووی شارستانیت لە پێشکەوتنی گرنگیدانە بە تەنمەی بەشەری گرنگیدانە بە قانون گرنگیدانە بە چۆنیەتی بەکارهێنانی دەسەڵات یعنی گرنگ ئەوەیە تۆ چەند کۆکەیتەوە چەند دەنگێنی بۆ حیزبەکەت گرنگ ئەوە نییە ئەنۆرەڵێ مامۆساڵێ مەسەن 5 کارگەی چیمەنتۆ هەیە پێم بڵێ قازانجی ئەم کارگانە چەندیان بۆ هاوڵاتی بازیان و باینجان و ئەو دەوروبەرەیە هەمویان تووشی نەخۆشی بوون بڕۆتان جەرۆ سیرکە من بۆ کەشفێک چوین نەمانتوانی لەبەر بۆگەن و لەبەر داوای لێبوردنەکەم یعنی توانەوەی ئاسن و تاایە و ئەمانە ژیانی تیانە بێئیتیانە سروشتی بیئەکە گۆڕاوە کەواتە تۆ تحقیقی ذاتی فەردن نەکردووە نەتوانیوە تاکیشی هاوڵاتی کەواتە ئێمە پێویستمان بچیە بەر لە ڕاستیە چۆن چارەسەری مۆزع بکەین یەکەمە بێ سەرۆکی وحدەی ئیداری قانونی ئیداری بێ ڕێزمەیە بۆ ئەوە ئەمە یەک دوو ئەبێت سیستەمی سیاسی لە وڵاتە ئەبێ گرنگی بە دروستکردنی نەوەیەکی نوێ واتە بۆ 12 ساڵ دروستکردنی نەوەیەکی نوێ مەبەسم لە حیزبی نەوەی نوێ نییە مەبەسم لەوەیە کە نەوەیەکی نوێ تەندروست هەموو شتەکانی فێر بکە لە گرنگیدان بەخۆیەوە بە جلوبەرژی بە دانیشتنی بە دروستکردنی ئینسانەکە بە چۆنەتی خوێندنی بە چۆنەتی تەعاملکردنی بە چۆنەتی احترامگرتنی تۆ سێری کە لەم شاری ئێمەیە چەند گرنگ کێ بەرپرسە لەو هەمووکردنەوەی ئەو هەموو کافتریانە و ئەم هەموو خوار هەشدا من لەم ماوەیە لە ئەڵمانیا بووم سێریکە لە شوێنێک دانیشت بووم 5 گەنجاتن پێش ئەوەی بێنە ژوورەوە فەحسیان کردن بزان ئەمانە یەکەم زان سەر 18 ساڵن دووەم بزانن پێشەوەی هاتوون شتی تریان خواردووە کردیانە دەرەوە 12 شەو بڕۆ بزانە ئەوانی کە لە خوارەژدەوەن لە چەند کافتریا لێرە ماونەتەوە نێرگە لە ئاخۆن چێ بەرپرسە لەمە پەروەردە چۆن واکرێ بنیادی شارستانی و مەدەنیەت چۆن واکرێ تۆ گەر پیاوێکی قانونی بی ئەبێ قانون تەطبیقی تۆ ناکرێ بڵێ من ئیشەکەم ئیش بەکردارە
بە ڕنگدانەوەی واقعە بە لێزانینە بە ممارەسەیە بەوەیە کە چەند ئەتوانی تطبیقی ئەو بەرنامەیەکی کە حیزبەکە بەرز بۆچی وتت ینی ئێستا کێشەی کەمی خزمەت گوزاری پەیوەندی بە پارەونیە پەیوەندی بە پارە زۆرە پەیوەندی بە چیۆ ینی پەیوەندی گەندەڵیەوەیە بەڵێ پارە بە فەساد و ئەو تۆڕە مافیا و فەسادی کە هەیە خۆ ڕەنگە زۆری تۆڕی مافیایی هەیە لە سلێمانی کە ئێمە تێپەڕێوین ئێمە دەوڵەی عمیقەمان تیا دروست بووە لە عێراقا ئێمەش جزئێکین لەم مەنزومەیە یعنی خۆ ئێمە لە هەسارێکی ترەوە نهاتوین جزئێکین لەم مەنزومەیە یعنی تۆتەوە لە بەغا فەساد دەبێ لێرە فەساد نەبێ چۆن شتیوانیە یعنی هەمویان ڕێکن ئێمە یەکەم وڵاتین کە کورسی پەرلەمان و کورسی وەزارە دەفرۆشرێت چۆن شتی وا ئەبێت بەڵە سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتر ڕێم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگەنوەرەگە بکەم وڵای بەڕێز تاوڕای لەسەرەوەی کە ئێمە ئەگەر کەمی خزمەت گوزاریمان هەیە لە سلێمانی چی لە ڕێگاوبان چی لە ئاو چی لە کارەبە پەیوەندی بە مەسەلەی نەبوونی پارەوە نیە بەڵکو پەیوەندی بە مەسەلەی گەندەڵی و سەرفنەکردنی داهاتی مەسەلەم شارەوەیە پێێزمێ بۆ کاگوێسون حتمما کاگوێسون بۆ خۆی لێرە ژیانی مەسەلەن ئەوە بەسەوەری من هەموو شتێک ڕەفسکەی بڵێ هیچ نەکراوە ئەم شارە وانە مەسەلەن دیقەت بە ینی لە مناسبەتەکانە مناسبەی تایبەتە جێژنە سەری ساڵە نەورۆزە بەدایان هزار گەشتیان لە جنوب و لە ئێران و لە کوێ دێنە ئەم شارە ئەگەر مەسەلەن ئەم شارە هیچی نەبێت چۆن ئەم گەشتیان لە ڕوەکاتە ئێرە مەسەلەن ئازادی تایە خۆشگوزەرانی تایە مەسەلەن ئەوەی کە بۆ بەشێک لەو پێداویستیانی کە خەڵک توانێت تایە بەسەربەری هەیە ئەمە دیوێکی دیوێکی تری مەسەلەن بەڵە بەشێکی زۆری ئەو کارگانەی کە لە بازیانن مەسەلەن بەیانی جەناب دەتوانین راپۆرتێکی بەشێکی زۆری خەڵکی و جارێ ئەرزەکانیان لێکڕی و شاخەکانیان لێکڕی و مەسەلەن مستەفید بوون و بەشێک خەڵکی ئەو منتقەیەشن بەڵام بەشێکی زۆری خەڵکیش تو سەرەتان بۆ یەم کارگانەوە مەساوە پێویستی بە ڕێخستنە بەڵام تۆ گەر ئەی کارگەکە نەبووی ئەڵێ نییە مەسەلەن ئەی خۆ بەسەن بەڵام مەسەلەن پێویستە نیە بۆ ئەوەی دروستێنی جاوتر هەبێت ئەو مەسەلەن لێرە بانن لەم شارەیە گەورەترین کارگەی ئاسیاسی هەیە مەسەلەن 6,000 کارمەندی هەیە هیچ کارمەندێک موچەکەی بۆ لە 700,000 دلار کەمتر نییە ئەمە 6,000 خێزان لە سلێمانی مەسەلەن بژێوی ژیانی ئەچێتە پێشەوە هەم مەسەلەن
کارگەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەی بەڕێز کاک ئاسۆ بامۆچی چۆن بە هەزاران کەس لەم کۆمپانیانە کارەکە و مەسەلەن کارگەی خشتی هەیە لە چەمچەماڵ مەسەلەن خزمەتێکی زۆری کردووە مەسەلەن من لە خۆیم بیستۆ جەنابی کاک ئاسۆ ئەڵێ مەسەلەن من داوام لە حکومەت بدۆ کاکە زەریب بخەنەکە سەر کارگەکانی ئێمە بەشێکی گرفتەکە ڕەنگە ئەوە بێ و مەسەلەن ئەم سەرمایه‌دارانی کە لە سلێمانی بەتصەوری من هەم بەڕێز جەنابی کاک ئاسۆ بامۆچی هەم مەسەلەن فاروقی مەلا مستەفا جەنابی کاک فاروق و بەسێکی زۆری مەسەلەن کە لە کوردستان کارەکەن و ئەمە مەسەن خزمەتێکی زۆری شارەکەکەن مەسەلەن ئەو ئوتێلی پێنج ئەستێرەی و خەستەخانەی فاروق و مەسەلەن بەڵامەوە چەندی بۆ خەڵکی هێژار و نەدار تێدایە ئەسڵەن با پێ بڵێم مەسەلەن ئەو خەستەخانەی کە ئێستا گەورەترین خزمەتی خەڵکەکە لە سلێمانی مەسەلەن 1 دیناریش قازانجی ناچێتە ژیرفانی فاروقی مەلا مستەفاوە و بە قسەی خۆی بگرە زەرەری ژەکە و مەسەلەن آخر باشە مەسەلەن هەر ئەو نەخۆشی کە ئەوێ بڕوا بۆ ئەڵمانیا 4 بەرابەریەوە بە خەرجی بکە مەسەلەن ئەی چۆن ئەی مەسەلەن ئەو هەموو پارەی کە ئەو هەموو سەرمایه‌گوزاری لە سلێمانی خەرجەکرێ مەسەلەن بەڵام بەڵام داهاتی شارەکە بۆ خزمەتی شارەکە بەکارهاتووە داهاتی بڵێ مەسەلەن فەسادی ماڵی هەیە بڵێ مەسەلەن ڕێگاوانەکان خراپ بەڵام بڵێەوەی کە هیچ نەکراوە وانە مەسەلەن سلێمانی هێشتا یەکێکە لە شارە جوانەکانی عێراق و مەسەلەن دیقەت بە بەراوردی کە لەگە مووسڵ لەگە ڕوومادی لەگە بەغاکاکە بەغا مەسەلەن بەغا لە 2023 تا ئێستا پایتەختی دڵی دەوڵەتی عێراق نییە پایتەخت نییە مەسەلەن حکوومەتی عێراقی بای 1500 ملیار دلار نوتی فرۆشتووە باوەڕکەم 500,000 دلاری خەرج نەکردەوە بەوەخە مەسەلەن لێرە بەتەنها مەسەلەن 20 میلیۆن دلار لە ماوەی ڕابردوودا خەرج کراوە مەسەلەن بۆ شانۆ و سینەما لە کوردستان بە سلێمانی هەولێر چۆن مەسەلەن زۆر شت کراوە بەڵام بڵێ پێویستی دوایەوە مەسەلەن من بۆ نمونە مەسەلەن ئێستا خۆ کاکەڤاڵەوە بکرد پارێزگاری گۆڕانە یەکێتی نییە بەڵام کاکەڤاڵ لە مدەتی کە ئیشکردنی ئیشی زۆر باشی کردووە و مەسەلەن خەڵک لێی ڕازیە بەڵام وەکو پێویست نییە مەسەلەن کاک بەهرۆز محافظ بووە مەسەلەن چۆن پرۆژەی ئاوی دووکان مەسەلەن و مەسەلەن ڕێگاوبانەکان ئێستا مەسەلەن پرۆژەیەکی زۆر گەورە بە ڕێگاوەیە مەسەلەن لەوانەیە لە داهاتوویەکی نزیکا بکرێتگە مەسەلەن ڕێگای سلێمانی هەولێر بکرێ بە چوارسایید مەسەلەن ئۆتوبانەوەی کە لە ئەوروپا هەیە و ئەمە خەڵک بە پارە بەسەری ئابڕۆ ئەمە مەرحەلەیەکە مەرحەلەی دووهەم 7 ساڵ بزەم زۆربەی ڕێگاوبانەکانی سلێمانی لەگەڵ شارەکانی جەنابێت ئەم چونە بە چاوێکی زۆر ڕخنەگرانەوە بڵێم بە چاوێک ئۆپۆزیۆنە سەیری مەسەلەکەکەی بۆ نمونە ڤێتنام زیاتر لە 80 ساڵە دەوڵەتە بەڵام باوەڕکە هێشتا بەقەت هەرێمی کوردستان پێشکەوتنی بەخۆ نەبینیوە مەسەلەن خۆ لە دوێش پرۆژەی زۆر لە زۆر کراوە بەڵام مەسەلەن ئەو ڕێک نەخستن مەسەلەن فەسادی ماڵی ئەوەی کە بکوێژن ئەگەر ئەوانە مەسەلەن باشتر بیایە ئەم ئێستا هەرێمی کوردستان یەکێکە بوو لە هاوشێوەی وەکو وڵاتانی مەسەلەن باشووری ئاسیا ئەیتوانی ئەو بکە مەسەلەن کە نەکراوە منەڵێم یەکێتی و پارتی بە پلەی یەکەم یەکێتی نیشتیمانی لە کەموخوڕەکانی سلێمانی بەرپرسە مەسەلەن پارتی دیموکراتی کوردستانیش لە کەموخوڕەکە ئەمە ناکرێنە بەڵام مەسەلەن بڵێ هیچ نەکراوە بەس تەسەووری من بێویژدانیە و لەگەڵەوەشە مەسەلەن هێشتا ئەکرێ مەسەلەن و شەرتیش نییە محافظ با پێم ئەوەی کاک شەرت نییە بێ محافظ خەریجی قانون بێ هیچ شەرت نییە وەزیری مەسەلەن 4 مستەشاردانم قانونی بێت تۆ یەکێکی ئیداری خزمەتگوزاری پێشکەشەکەی مەسەلەن کاکەڤاڵەوە بکرد مشکلەی چێ لێ بەڕێوە ئەگەر مەسەلەن ئیمکاناتی باشی بخەنە دەست هاوکاری بکەن دەستی بەڵام ویستم گرفتێک هەیە ئوستاز ئەو گرفتێکە لە سلێمانی هەیە مەسەلەن گرفتەکە چییە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بوونی ئۆپۆزیسیۆن ومثلا يعني اوبوزيسيون بەربووە لە بەردەم خزمەتکردنی سلێمانی ئەزانی بۆچی مەسەلەن پارساڵ زیاتر لە چەند مانگ مەسەلەن دەوامی خەستەخانە و قوتابخانەکان و ئاوەڕە نەبوو چێ زەرەری کرد خەڵکی سلێمانی زەرەری کرد مثلا ئەمە بەس لە سلێمانی بوو دامیش بە تاڵەوە دەکرێت بەگیر بۆ لە هەولێرەکرێ ئەم ئۆپۆزیسیۆنە بۆ نەیتوانی ئەم ژینگە سیاسی ئۆپۆزیسیۆنە بگوێزێتەوە هەولێر مەسەلەن بەربەس بوو لە سلێمانی و خوێندکارەکانی سلێمانی زەرەریان کرد نەخۆشخانەکان لە سلێمانی خەڵکی نەخۆش پەچیکەوت مەسەلەن ئەمە ئەبوو ئەم ژینگەیە مەسەلەن لە هەولێریش بەڕێوە بچێت مەسەلەن ناکرێ مەسەلەن تۆ ئۆپۆزیسیۆنی سیاسی بەڵام بێ ڕێگاکانی خەڵک بگری هاتوو چۆنەکە مەسەلەن ناکرێ مەسەلەن ئاز بێ بە خەڵک مەسەلەن نەچێ بۆ نەخۆشخانە نەچێ بۆ مەدرسە مناڵی فەرقی شوەکەی زەرەری کرد بە تەسەووری من ئەم ژینگە ئۆپۆزیسیۆنە خەڵکی ناڕازی بوویان خەڵکی مەسەلەن برسی و ناڕازی بوو نەگە ئۆپۆزیسیۆن خۆ سەرپەرشتی نەکردووە خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستان لایەنێکی سیاسی ئەیجوڵێنێ دەعمیەکە خەڵک شایانی خزمەتی زۆرترە بەڵام من ناڵێم ئۆپۆزیسیۆن خراپ بوو مناڵێم
ئەبێ مەسەلەن دیوەسیاتێکی جیاکەیەوە کە تۆ مەسەلەن پێدوا بێ ئەتوانی کە ڕێگایەک بگری وەسعی سیاسی چاکەی پەیوەندی هەیە بە خۆزان گوزارەوە پەیوەندی بۆ کێشەکان زۆرتر کەڵەکا بێ من لەگەڵ ئەوە شارەخمیەوە مەسەلەن گلەی مێلەوەی کە ئیدارەی سلێمانی یا مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوو خزمەتگوزاری زۆرتر ئێکا سەبارەت بە داهاتی سلێمانی تا چەندە لە خزمەتی ئەم شارە بەکارهاتووە پێت وایە؟ ئەوڵە من ڕەفزی مطلقیەوەم نەکردووە کە بڵێم هیچ شتێ نەکراوە شت کراوە بەڵام لەقەدەر ئەو پارە زۆرە ئەوایە چاوەڕوانی زیاترە کرا ئەش وایە بشکەڵامبەرانی کاگەنۆر بێ نەگەنجێکی بێکار لەم شارەیە هەیە نە نەخۆشێک هەیە نە هەژارێک هەیە نە فەسادیش هەیە نە تۆ ئەڵەی تۆ جەنابە دەفەرمووی ئەڵەی ئۆپۆزیسیۆن وەلو من محامی ئۆپۆزیسیۆن نیم وەکو کەسێکی من هەر بێلایەن بووم بەڵام خۆ کفر نەبووە من لە قۆناغێکە پشتگیری شوێنێکم کردووە کە خۆشگوزەرانی بۆ ئینسان داوا کردووە کە داوای گۆڕانکاری کردووە بەڵام کە کاتێکیش کە گۆڕانکاری پێ نەکرێ یەکەم کەس بمێمە دەرەوە زۆر بەسەر بەزار نەژاتومە دەرەوە و پەشیمانیش نیم لەوەی کە کردوومە بەڵام بابێنگ زانی چەند خوێندکار کۆلێژەکانی پزیشکیان تەواو کردووە ئەندازیاریان تەواو کردووە ئیداریان تەواو کردووە ئایتیان تەواو کردووە دامەزراون کاگەنۆر باسی چەند نمونەی چەند عینەیەکم بۆکە ئەڵێ ئەمانە شتیان کردووە ئەوانی ژینستانن ئێمە ژینستانین ئەوەی کە بە ئاسوی حاجی بامۆشی درراوە بیشی بن بە من چوارقاتی ئەو پیاکەم بە کوردستان و خۆشم لە کاکە تۆ وەبەرهێنان ئەرزەیە تێ بە خۆڕایی بە سعرێکی معەن شوقەیە گا بە 20 دەفتەر بۆ نمونە باشە کامیان نەڵیت باشە کارتی ئاسیاسی لە فرۆشی بە دەبە 12 خۆی بە 12 فرۆشی سەژەر ئێماڵین دا 5 بە 6 فرۆشیڵین کەواتە ئەمانە دەستکردی ئەحزابن يعني منطقي تانية أم هم مليونير هالتوقيو أم هم ملياردير هالتوقيو أمش حالي شاركية توبي بس يوم بكي بلي فلان كس فلان مشروعك أو فلان هو كختايا أوبوزيسيون بوا كاكم بالملاني سياسيين بي أمانة ما نخون يشتي بارتي أمشي ناكرت برواده به نشيوان مصطفى لقناغك ما مصا علي بابير لقناغك ما مصا صلاح الدين لقناغك دسوية خا أمشتانيا نكرده استا أم كان كرسيشي كما وإستا 66 كرسيان ويا أمجنا منت أقل أواب الرؤابي همو بينو بيجري كرس بارتية سروكمان برزانية ناكرة دما اشتوات شون بيت مجتمع كاتي نسيجي مجتمعي تواهو كمعارضة بيت قولترين كشيء أم عراقة أويك ناتو أنا معارضة دوسكا معارضة أكزوبيشي قورية لنا سيستمي سياسي مغلقة باسي بخصني دامي كدبون لسليماني بو نارزات يعني كيهبو يعني باشا تو متمنيتي جامن باسي اوم كمل باسي وتبقى بين نويشي 12 صالي بروردا سيستمي بروردا اللي همو ألمانيا كان كحرب عالمي دوما روخان يكم شد كدسيان بقر وتيان بتشن لجير دارو بردو روخاوي شاريران بوكان كتيبه كان بينوا خندنقا كان يعني لستر شقامه ويران بوكان لما هو 12 صالة بو ألمانيا كيسا قولتين هني أوروبا ودنيا هكا كواتتو بروردت سقطة لبرو ما مصا أجر بمقصي كجنور به أماني كاتون سر شقام كاكتو متشكي مليونيكا بس ما نجاري ورز شيء نشتاولي من هقمني بس لو بونس ناوي احزاب ناين شيخ غوران وكومالو يقولتو اوبوزيسيون بوني تخوي شتي بارتي نبون كاك بيسون تو بيبلي مثلا يعني باشا كيك نارزيات يبو اوبوزيسيون يعني خلق لبرسيتي جيبي كاغن لا من باسي خلقناك مثلا اوانيك اوبوزيسيون بو مثلا من لم اويك مثلا لسليماني كراو مثلا خويندنقا باچكوتو خستخانه باچكوتو نخوشخانه باچكوتو مثلا اكرا هر اوي كاغويسون حزبكي لا ليش بكرا مثلا طبيعي يعني مثلا من بلام لقل واش عملنا لهم اوبوزيسيون نابي بس سرجع لك كامل براورد سليماني وجرد صلاتي زونجي زرتكا كامل خدمه جزاريه لا هموش تيكو يعني باشتري طبعا هون باشتري لهولير وكاركتي يعني وكاركشي كاكا او بارتي دا كرسي تزوير كر يخول شلو بينجا 35 جير هي امان بام همو امثل وسرجه جديد انا سنه جديد 20 نازم 20 يعني انا كاكا ما هم قولوا والله شو اخر شو نبي كاكا يعني تو خدمتنا كي بويا على من الملاك ايوا تان لك اخر انا بوها مالك كاكا تو من على كم ايوا بخلق تعود مره هو مكتب
بە مامۆساکانتان ود مەڕۆن بۆ مەکتەب مەڵێ ئێوە بڵێ ئەوان بەڵێ و کاتێک کە جەنابەت گۆڕان بووی مەسەلەن بەڵێ من و تۆ لێرە بەرنامە کردووە من و تۆ لێرە مەسەلەن ئەو گۆڕانەی ئەو کاتەشیوانی دیعای بۆ کردو و بەرنامەکەی داڕۆشتووە بێتەوە سەر ڕێگەی ڕاست یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی 5 کورسی نابێ 4 ساڵی داهاتوو وەڵام ئەم هەڵبژارنە دەری خست کە ڕێگا بەڵام تێبینی زۆری شەو لەسەر هەڵبژاردنەکەوەیە مەسەلەن من نامێ بەڵام مەسەلەن من نامێ باسی جەنابی خوا لە خۆش و کاکنەوشی ناخ تۆ قسەکان واگەی تۆ واگەی کە معارزە شەیتان بۆ ئەمان مەلایکەت بوون نا ئەوە ئێوە بوون بستنەوەی گۆڕان بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئاوا لێ کردو و هاوکێشە سیاسەکانی ئاوا گۆڕی مەسەلەن سەرۆکی پەرلەمانەکەتانیان دەرکرد کەچی چوون بسوار فڕۆکەی لە هەولێر بوون و چ لێ دەکتاندا بە کاندیدەکەی ئەوان سەرۆکی کۆمارەکەتان کە ئێستا سەرۆک کۆمارە چوو پرۆژەی دەربازبوونی سەرۆکایەتی هەرێمی دەرکرد چۆن مەسعود بەرزانی لە سەرۆکایەتی هەرێم دەرچێت و قانونێک شتێکی وا دەربکرێ کە بتوانێت دەرباز بێ بۆ 4 ساڵی داهاتوو بتوانێت بێتەوە بە سەرۆکی هەرێم سلێمانی باجەکەیدا و سیاسەتە غەڵەتەی ئەو ئێکەواتە اعترافی پێ بکەنەوەش غەڵەتن کاکە ئێوە ڕاکەنەوە تا کۆسەڵ سوور ئەمڕاوەڵێ سلێمانی شارێکی بێنازە زۆر بێنازی پێوە دیارە وەکو خۆی لێرە سەرۆکی سەرۆک وەزیران نەبوو بێ چەند ساڵێک وەکو بەرهەم ساڵح لێرە سەرۆک وەزیران کاکە چۆن شتی وابێ تۆ بەشێکی لە عەمەلیەکە بەدەست تۆ بووە تۆ باشە تۆ بەدایک و باوکۆی خۆی تۆ تێ من قسەش نەکەم ئەخە چۆن ئەبێ هەولێریش ئەوە بکەن بۆ کاکە بۆ نەچوون ئەبێ خەڵکی هەولێر خۆی بکە خۆی ئێمە بەنیابە ناچین شەڕی وەکالەت بکەین کاکە تۆ ئەم قەبسە ئێمە قسەی شتێکی ناوچەگەریە بەڕاستی کە ئەنەما خەڵکی هەولێر خەڵکیی ناوشیارن ناتوان ئەوە نەخێر خەڵکی هەولێر وشیارن بەڵام خەڵکی هەولێر باش لەوە تێگەی بوون کە دوای بزوتنەوەیەک نەکەون کە زۆر باش مەسەلەی گۆڕان ئەوەنی ناتۆ شتەکان بۆ ئاقاڕاسیەتی نیشتیمانی کوردستانەکەی نیشتیمانیستان خۆی بە مەسوولە زانێ خۆی بە مەسوولە زانێ و لەگەڵەوەش ئەو کەم و کوڕیانەی کە هەیە ئەکسەریەت یەکەوێتە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام منەڵێم ئەو ئۆپۆزیسیۆنی کە بەرپرس نەبوو خەڵکی مەڕۆ بۆ مەکتەب بە مامۆساکانی مەڕۆ بۆ دەوام لەکوێ دنیای ئۆپۆزیسیۆن بە مامۆستا بڵێ مەچۆ بۆ دەوام سێ دروشمی نامێکی فەرمیت بینیوێ ئۆپۆزیسیۆنەمە بڵێ بڵێ هەچی هەبوو ئەوان ڕێیان کاکە ئەنوەرجان دروشمی ئەم جارەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکان چی بوو؟ هەلی کار خزمەتگوزاری ئارامی فەرموو بیکەن ئەیدە بیکەن ئەی باشە هەلی کار بدۆزنەوە خزمەتگوزاری خەڵک بکەن وعدی شەرەف بێ ئێمەش پشتگیری هەموو شتێک بکەین باش کاتمەکەمەوە دەکرێت چی بکرێ بۆ سلێمانی بە نظری من ئەم بۆچوونانە ئەبێ ئەم بۆچوونانە ناتوانێت خزمەت لەگەڵ ڕێزم بکە ئەم بۆچوونانی کاروێسون ناتوانێت خزمەت نە بە سلێمانی و نە بە هەرێر و نە بە کوردستان بکە یعنی زەڕ بە هەمووی بێنی بڵێ هیچ نەکرا ڕشبی و هەمووی بخێمل یەکێتی نیشتیمانی یا پارتی دیموکراتی کوردستان یا مەسەلەن کۆمەڵی ئیسلامی بەڕێزت بۆنم لە چاوە داهاتەی کە لە کوردستانە ینی لە چاوە داهات خزمەت کراوە من وتم مثلا گرفتی ئیدارە هەیە گرفتی گەندەڵی هەیە ئەوانە بەڵام مەسەلەن بڵێ کە هیچ نەکراوە مەسەلەن ئەبێ مەسەلەن خۆ دۆ ڕۆژنامەنووسێکی دیارە مەسەلەن سلێمانی ئاوادانترەیە بەغا مەسەلەن سلێمانی ئاوادانترەیە مووسڵ یا بەسڕە کاگەنەوە جەنابەت جێگیری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی بە وەکو کەسێکی سەربەخۆ بووی بۆ یا وەکو حیزبی بوو تا ناوی خۆی بەخۆی سندیکای ڕۆژنامەنووسان من عضوی نقابەی سەحەفیینی عێراقیینم سەر بە هیچ حیزبێکیش نیم لە عێراقا بەڵام کە خۆشم تەرشیحەکەم ناڵم نوێنەری فڵان جەنابەت وەکو حیزبێک بووی بۆەوە حیزبی نەبووی تا 100 ساڵی تر نابووی بۆەوە تو ئێستا هەموو شتەکان تێکەڵەکەی نا تێکەڵە تۆ ڕێگاوبان ئەیبێتەوە بۆ کاگەشورە ئەنجێنەوە بۆ سندیکای ڕۆژنامەنووسان تۆ ڕاستە لە وڵاتە حیزبی نەبی چ ناڕوە تۆ ئەگەر حیزبی نەبوویتایە نەبووی بەجێگری کاکە ژیان حیزبی بوون عیب نییە عیب نییە نانم عیب بەڵام حیزبەکە تۆ لێرە بووی پار ساڵ لێرە دانی بن و تۆ بەرنامەم هانە بوو شەڕ دەکە لە سەگ گۆڕان ساڵی شەڕەکەم بەرنامەی باشە چی بکرێ ساڵێک بێلایەن و ساڵێک چی بکرێ بۆ سلێمانی چکە دقیق ئەم بۆ چوونانە سەوری من ناتوانێت خزمەتی بۆ سای سلێمانی بکە و بەشێک لەو فاکتەرانی کەوای کە دۆ سلێمانی کێشەی زۆری تیابێ و بەردەوام ململانی تیابێ ئەم بۆ چوونانەی کاک بێستونە کە بە هیچ شتێک ناڵێن باش و حەز دەکەی مەسەلەن سلێمانی بکاتە
مالیزیا مثلن کاگبێسن هەرڵێن هیچ نەکراوە مثلەن لەبەرەوەی دەدەقە لە ڕێگەکەی دوکە تۆڵە ڕێگان نییە مثلەن لە کاتێکا بۆنم لە پێشکەوتن شاری دنیاجاریوە نیو سعادە بێ لە میترۆیابی ساعتێک بە سیارە بڕۆی ئەمە ئەو مثلەن شتەکان تێکەڵەکە باسی سندیکا ڕۆژنامەسانی باسی سلێمانیەکەن باسی سندیکا ڕۆژنامەسانی کوردستانەکە مثلەن ئەڵێ هەش پارێزگار لە سلێمانی هیچیان نەکردو چۆن هیچیان نەکرد هەموو ڕفزی هەموو شتەکانی کرد مثلەن ڕفزی ڕفزی هەموو شتەکانەکە و مثلەن ینی ئەو هەموو پێشکەوتنە و هەموو بارودۆخە کە باشە هەیە کە ئەبوو باشتر بێ نایبینێ مثلەن ناکرێوەنی بەشتی باش بڵێ من ئەڵێم ویژدانی هاوڵاتی و ئیرادی هاوڵاتی با بۆ چوونەکانی من و کاگەنوەر هەڵسەنجێنێ کامان لە بەرەی گەلا قساکەین و کامیشمان ئاژاو بەرە ئەوڕن کە ئاژاوە هەبێ لەم شارەیە ئەو ئێمە من نیم کە ئاژاوەمەوێ لەم شار من ئەمێ ئەم شارە جوانترین شاری دنیا بێت وڵا بم بۆ چونانەی تو هەرگیز نابێت ئەو بۆ هاوڵاتی بەجێ زۆر سپاس بۆ شتێکی بڵێ ڕەش ناکرێت دڵنیا من ئێستا ژەڵە مامنەوە تۆ ئێستا شتەکەم بە نسمی و تۆ زۆر سپاس بۆ بەرەزان کاکەنوەر حسێن ڕۆژنامەنووس و بەستون محەممەد ساڵح پارێزەی ڕایشکات سپاس بۆ بینێرانی بڕە سپاس باوکارم تا بەنامێکی دیکە خواتان.